سارا کچێکی تەمەن 23 ساڵیە کە لە شاری هانۆڤەر لە ئەڵمانیا لەدایک بووە. ئەو کچە نەویست ژیانێکی ئاسایی بەسەر ببات و پەیوەندی بە هێزی یەپەژەوە دەکات بۆ ئەوەی لەگەڵ چەکدارانی داعش بجەنجێت. من نامەوێت ئەو ژیانە بژیم کە هەموو کەس دەژێت. دەمویست ژیانێکی تایبەت بژیم. سارا لەگەڵ هاوڕێیەکی لە ئەڵمانیاوە خێزانەکانیان جێدەهێڵن و پەیوەندی بە ڕیزەکانی یەکینەکانی پاراستنی ژنان دەکەن. ئێستا یەپەژە بووەتە خێزانی دووەمیان. ئەمە مانای ئەوە نییە خێزان و کەسوکاری خۆمم لەبیر کردووە. بەڵکو هەندێک جاریش دەپرسم و دەمەوێت هەواڵیان بزانم. حەزەکەم بزانم دایک و باوک و خوشک و براکانم چۆنن. ئەو ئێستا سەرقاڵی فێربوونی بەکارهێنانی چەکی گەورەیە و مەشق و ڕاهێنانی پێدەکرێت لەلایەن یەپەژەوە. ئەو دەڵێت کارە نامرۆڤایەتیەکانی داعش وای لێکردم هەوڵ بدەم ئەو کارانە لەسەر ڕێگا دوورخەمەوە ئەوەندەی لە توانامدا هەبێت. من دەمویست ئەو شتە نامرۆڤایەتیانە لەسەر ڕێگا دوورخەمەوە. وەڵامێکیش بۆ ئەو کارە بۆ من ئەوە بوو کە بجەنگم. ئەگەر پێویستیش بکات ژیانی خۆم دەکەمە قوربانی. سارا زۆر دڵخۆشە بەو ڕێگای گرتوویەتە بەر و بەردەوام سەرقاڵی مەشقکردنە و زۆر جاریش هاوکاری شەڕوانان دەکات لە ئامادەکردنی خواردندا. هەندێک جاریش دەست دەخاتە نێودەستی هاوڕێکانی بۆ ئەوەی هەم لە خۆشی و هەم لە ناخۆشیدا لەگەڵیان بێت.